لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سلامەتان لێبێ خۆشحاڵەمە میێوارەیە گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. دوایین جار جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان کە بڕگەی سەرۆکایەتی ئەمریکای لا دۆناڵد ترەمپی کۆمارەکان بردەوە با 290 دەنگ بەرامبەر با 214 دەنگ بۆ کۆماریەکان و بۆ ترەمپ. کێکەم جار بووە بۆ جۆرە حیزبێک ئەو ژمارە کورسە بێنێت ئەمە سەرڕای ئەوەی کە تەواوی کورسی ویلایەتەکان یەکلا نەکراوەتەوە. لە ئەنجومەنەکانی دیکەش بە تایبەت پیران کۆماریەکان لە پێشن و لە نوێنەرانی تا ئێستا دیموکراتەکان لە پێشن. دەرچوونی جۆ بایدن لە دوو ڕەهەندەوە تەماشا دەکرێت. یەکەم هاتنەوە پێش یاخودچوونەوە سەر شانۆی سیاسی لەلایەن دیموکراتەکانەوە، دووەم کە جێگرتنەوەی دۆناڵد ترەمپ بوو، ئەویش دوایەوەی کە وەکو ناوخۆی ئەمریکا و تەنانەت لە دەرەوەش وەکو سیاسیەک وەکو سەرکردەیەکی بێزرا و تەماشا دەکرا. لە هەکبەی ئەم 4 ساڵەی جۆ بایدن کۆمەڵێ مەلەفی گرنگ هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دوو کارکتەرە سەرەکیەکە ئیسرائیل و ئێران چۆن مامەڵە دەکەن، پرسی دوو هێزە کێبڕکێکارە سەرەکیەکەی ئەمریکا، رووسیا و چین بە کوێ دەگات، هەروەها لێک نزیکبوونەوەی عەرەب و ئیسرائیل چ ماناو خوێندنەوەیشی بۆ دەکرێت لە کابینەکەی جۆ بایدنە، لەگەڵ کۆمەڵە پرسی دیکەی وەکو ڕێکەوتنامی ئەتۆمی ئێران، لەگەڵ پرسی ڕێکەوتنی ژینگەی ئەوروپیەکان. لە گەرماوگەرمی میوارەدا لەگەڵ بەڕێز کار و خۆشناو سەرۆکی نیستیتۆی کوردی ئەمریکی بۆ توێژینەوە کە لە هەولێرە و لەگەڵماندایە، لەگەڵ بەڕێز هەڵمەت نەورۆڵی شارەزا لە کاروباری ئەمریکا کە بەڕێزیان لە ڕێگەی سکایپ و لەگەڵماندان ئەو پرسانە تاوتوێ دەکەین. بەڕێز کار و بەخێر بێن. با لەوە دەست پێ بکەم چۆن خوێندنەوە بۆ دەرچوونی جۆ بایدن دەکەن، لاوازی و شکستی ترەمپ بوو یاخود بەهێزی خۆی بوو؟ سڵاوت لێبێ کاک یوسف و سڵاو لە هاوڕێی ئازیزم کاک هەڵمەت نەورۆڵی. خۆشحاڵم کە بەیەکەوە ئەم شەو لە خزمەتی بینەراندا دەبین بۆ باسکردنی سەردەمێکی نوێ وەکو بەڕێزت لە پێشەچەکە ئاماژت پێ کرد کە بەڕاستی چاوەڕوان دەکرێت کە جۆ بایدن بتوانێت ئەمریکا بگەڕێنێتەوە سەر سیکەی خۆی و ئەمریکا بچێتەوە سەر ئاراستەی سیاسەتکردنی جارانی و بچێتەوە ناو ئەو ڕێکەوتنە نێودەوڵەتیانەی کە دۆناڵد ترەمپ بەشێکی زۆری هەڵوەشاندنەوە یاخود هاتە دەرەوە. بەڵام لەسەر پرسیارەکەی جەنابەت هۆکاری دەرچوونی دەتوانم بڵێم جۆ بایدن دەگەڕێتەوە سەر چەند خاڵێک. یەکەمیان ئەم بەڕاستی هاتنی کۆڕۆنا دەتوانم بڵێم هۆکارێکی سەرەکی بوو کە ئەمریکا ڕێژەی پێوانەی لە ڕێژەی مردووان و ڕێژەی توشبووان تۆمار کردووە کە مەوای کرد بەڕاستی ڕخنەیەکی زۆر ئاراستەی ئیدارەی ترەمپ کراوە، ئیدارەی شخصی ترەمپ کرا کە نەیتوانی وەکو پێویست بەرەنگاری پەتای کۆڕۆنا بێتەوە و دۆناڵد ترەمپ بەڕاستی دەتوانم بڵێم ئەگەرچی لە ماوەی ڕابردووە چەند کارێکی لەسەر ئاستی سیاسەتی ناوخۆیی کردووە بۆ ئەمریکا و ئابووری ئەمریکای بەهێز کردبووە و ڕێژەی بێکاری گەیاندبووە 103 ینی کەمی کردبووە بۆ 103 و گەشەی ئابووری لە ئەمریکا 103 بەرز کردبووە. بەڵام دەتوانم بڵێم بەهۆی پەتای کۆڕۆنا و کۆڤید-19ەوە بە شێوەیەکی گشتی ئەمە فاکتەری سەرەکی بوو کە کۆڕۆنا ڕیسەکەی ترەمپی کردەوە بەخوری لەلایەکی تر بەهۆی ئەم شێوازە مامەڵەکردنەی ترەمپ لەگەڵ دوای کوژرانی بڵێن یەکێک لە ڕەشپێستەکان کە ئەمە بووە هۆی ئەوەی کە هەستی یاخود شێوازی مامەڵەکردنی سپی پێست و ڕەشپێست یان هەستی ڕێگەسپەرستی قوڵ بێتەوە شقامی ئەمریکی بە شێوەیەکی قوڵ دابەش بێت کە ئەمەش وای کرد بەڕاستی خەڵکێکی زۆر نیگەران بن لە شێوازی مامەڵەکردنی دۆناڵد ترەمپ لە دوای کوژرانی جۆرج فلۆید. ئەمە بەڕاستی دوو هۆکاری سەرەکی بوون پێم وایە وای کرد کە بایدن بە پێش بکەوێ. ئەمە لەلایەک لەسەر ئاستی سیاسەتی دەرەوەش پێم وایە هاوپەیمانەکانی ترەمپ زیاتر نیگەران بوون لە نارەکانی ترەمپ، چونکە شێوازی مامەڵەکردنی ترەمپ لەگەڵ یەکێتی ئەوروپا لەگەڵ وڵاتەکانی هاوپەیمانی ئەمریکا لەسەر ئاستی جیهان بەڕاستی شێوازێکی دەتوانم بڵێم مۆدێلێکی نوێ بوو کە جیهان بەخۆیەوە نەبینی بوو پێشی ترەمپ بەڕاستی
لە کۆمەڵێک ڕێکەوتنامە کشایەوە کوبەڕێز ئاماژت پێکرد ڕێکەوتنامەی کەش و هەوای پاریس لە هاوکاریەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO بڕی و لەگەڵ نەتەوەی گرتوەکانە ناکۆک بوو. بەڕێز کارۆڵێک لە ساڵی 2016 بڕی لە ساڵی 2016 کاتێک دۆناڵد ترامپ بووە سەرۆکی ئەمریکا، یەک لەو بابەتانەی زۆرترین جێگەی مشتومڕ بوو کە ناوخۆی ئەمریکا تووشی شۆک بوو. ئەکرێ بڵێن لە دوای ئەو 4 ساڵە شۆکی سیاسی، شۆکی دەنگدان ئەمریکەکانی بەردابێت. بەڵێ دەتوانم بڵێم ئەم ئەمریکایی کە لە سەردەمی دۆناڵد ترامپ بینیمان لەو 4 ساڵی ڕابردوو، ئەم ئەمریکایە تەواو ئیتر ئەمریکایەکی تر دێتەوە کە پێشووتر بینیومانە. یعنی ئیدارەی جۆ بایدن پێم وایە کۆپی پێستی 4 ساڵی ئیدارەی ئۆباما دەبێت، چونکە جۆ بایدن کەسێکی تەجروبە کراوە و ئەزموندارە و لە ماوەی ڕابردوو دەسەڵاتی جۆ بایدنیشمان بینیوە. ینی ئەو بۆ ماوەی 36 ساڵ سیناتۆر بووە، بۆ ماوەی 8 ساڵ جێگری ئۆباما بووە. بۆیە جۆ بایدنیش پێم وانییە کارکتەرێک بێ کە شتی نوێی پێبێ بۆ ئەمریکا، بەڵام لە هەر چۆنێک بێت لە دۆناڵد ترامپ باشترە، چونکە ئەمریکا دەجارێتەوە سەر ئاراستەی جارانی، چونکە لە سەردەمی دۆناڵد ترامپ ئەو ئەمریکایە نەمابوو کە خەڵک پێشتر دەیبینی. ینی بۆ نمونە لەگەڵ هاوپەیمانەکانی لە ناتۆیان ناکۆک بوو لەسەر زۆر پرس، لەگەڵ ئەڵمانیا 9500 سەربازی لە ئەڵمانیا کشاندەوە و لەگەڵ مامەڵەکردنی لەگەڵ زۆربەی بۆ نمونە لەگەڵ کورد کە ئەمە نیگەرانێکی زۆری لێکەوتەوە لە سەرئاستی پارتی کۆماری پارتەکەی خۆشی پارتەکەی ترامپیش. ینی بە تەلەفۆنێک بڕیارێکی دەردەکرد بێ ئەوەی پرس بە بگەڕێتەوە بۆ ناوەندەکانی بڕیار بێ ئەوەی پرس بە نزیکترین ڕاوێژکاری کە لە کۆشتی سپی و دۆناڵد ترامپ تاکە سەرۆک بووە لە مێژووی ئەمریکایە کە ژمارەیەکی یەجگار زۆر لە ستافەکەی لە کۆشتی سپی گۆڕی بێ، چونکە هیچ سەرۆکێک وەکو دۆناڵد ترامپ بەم شێوە بەرفراوانە ستافەکەی نەگۆڕیوە، هەر لە وەزیری دەرەوە بگرێت تاوەکو وەزیری بەرگری تاوەکو ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی هەر ڕاوێژکارەکانی تری وتەبێژی کۆشتی سپی زۆربەی زۆری ستافەکەی گۆڕیوە. بۆیە بەڕاستی دیاریدەی ترامپ دەتوانین بڵین بە مۆدێلی ترامپ ناوی بنێ کە مۆدێلێکی زۆر شاز و ناوازە بوو لە مۆدێلی ئەم 44 سەرۆکەی پێش ترامپ شتیوان نەبووە. بۆیە جۆ بایدن کەسێکی سیاسی مخەدڕەمە دێ پێم وایە ئاراستەی سیاسەتی ئەمریکا دەجێڕێتەوە بۆ زۆر ئاراستە نۆرمەڵەکەی خۆی، ئاراستە زۆر باشە. بەڕێز ئەمریکا وەکو جاران پێشەنجی جیهان دەکا و ناوەندە نێودەوڵەتیەکاندا ئامادەیەکی تەواوی دەبێت. زۆر باشە. بەڕێز هەڵمەت نەورۆڵی شارەزا لە کاروباری ئەمریکا، سوپاس بۆ تۆش کە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندای لەسەر پرسی کورسیەکانی هەڵبژاردن قسە بکەین. سەرەتا 290 بەرامبەر بە 214 تا ئێستا سەرەڕای یەکلانەبوونەوەی چەند ویلایەتێک دەوترێت لە مێژووی ئەمریکادا ئەمە نەبووە. چۆن خوێندنەوە بۆ پرسی هەڵبژاردنەکانی ئەم جارەی ئەمریکا دەکەن، بەتایبەت کە دوو کێبڕکێکاری زۆر تون بوون لە هەڵبژاردنەکاندا؟ بەڵێ کێشەیەکی دەنگمان هەیە، دواتر دەگەڕێمەوە لای بەڕێز هەڵمەت. بەڕێز کارۆخ، ئەو 4 ساڵی کە دۆناڵد ترامپ کاری تیا کرد، هەروە بە ئاسانی بە 4 ساڵ جۆ بایدن دەتوانێت کۆتایی پێبێنە، بەتایبەت ئەو مۆدلی کە دروستی کرد لە وروژاندنی پرسی ڕەگەزپەرستی لە بابەتی بەهێزکردنی گروپەکان یاخود ئەوانی کە ناویان لێنراوە میلیشیاکانی ڕاستڕە و بە لە ناو کۆمەلگای ئەمریکیدا جیاوازیەکی ڕەگەزی دروست کرد و چینایەتی دروست کرد؟ بەڵێ پێم وایە کە دەسەڵاتی سەرۆک لە ئەمریکایە بە گوێرەی مادەی 2 دەستوری ئەمریکا کاگ یوسف، دەسەڵاتی سەرۆک دەسەڵاتێکی فراوانە و جۆ بایدن دەتوانێت بە چەند بڕیارێک کە پێی دەڵێن ئێگزەکەتیڤ ئۆردەر یان بڕیاری جێبەجێکردن کە ئەمە لە دەسەڵاتی سەرۆکە، دەتوانێت زۆر بڕیار دەربکە کە
ئەم درزانەی دۆناڵد ترەمپ دروستی کردووە لە سیاسەتی ناوخۆ و دەرەچی پێم وایە لە شەشمانجی یەکەمی دەست بەکاربوونی جۆ بایدندا دەتوانێت زۆربەی ئەم درزانە چارەسەر بکە و کێشەکان چارەسەر بکە و یەکێک لە ئەرکەکانی یاخود دیچێک لە بەرپرسیارەتەکانی جۆ بایدن یان سەرۆکی ئەمریکا سەرۆکی داهاتووی ئەمریکا ئەوەیە کە بە گوێرەی دەستور بتوانێت شەقامی دابەشبووی ئەمریکا یەک بخاتەوە کە ئەمە بەڕاستی زۆر ئەرکێکی هەنووکەیی و ئەرکێکی سەرەکی جۆ بایدن دەبێت چونکە بە شێوەیەکی قوڵ دیارە لە ئەنجامی لە دەرەنجامەکانی هەڵبژاردن کە شەقامی ئەمریکا بە شێوەیەکی قوڵ دابەش بووە ینی دۆناڵد ترەمپیش ڕاستە دۆڕاوە لە هەڵبژاردنە بەڵام 7 ملیۆن دەنجی بەدەستهێناوە و بۆیە ئەرکی سەرەکی جۆ بایدن ئەوە دەبێت کە ئەو شەقامی لەدبووی ئەمریکا شەقامی دابەشبووی ئەمریکایەک بخاتەوە و هەروەها بە هەندێک بڕیار کە لە دەسەڵاتی خۆیەتی دەتوانێت ئەمریکا بجێڕێتەوە بۆ ڕێککەوتن نامە نێودوڵەتیەکان دەتوانێت ئەو میزانی ئەمریکا بڕیوێتی لەم دەستگایانی وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO بیگەڕێنێتەوە دەتوانێت هەتا دەتوانێت بچێتەوە ناو ڕێککەوتن نامەی پێنجکۆیەک ڕێککەوتن نامەی ئەتۆمی لەگەڵ ئێران دەتوانێت ئەمەش زیندوو بکاتەوە بەڵام پێم وایە هەمووی لە ماوەی ینی ساڵی یەکەمە دەتوانێت ئەو ئیشانە بکە بەڵام دەبێ چاوەڕێش بکەین بزانین ئایا استراتیژیەتی جۆ بایدن تا چەند جیاواز دەبێ و تا چەند ئایا بیرکردنەوەی جۆ بایدن هەر هەمان ئەو بیرکردنەوەی وەکو جێگری ئۆباما هەیبوو کە یەکێک بوو لە داڕێژەرانی ڕێکەوتنامی ئەتۆمی یاخود ئێستا بیرکردنەوە و ئەجێندا و دیدگای جۆ بایدن جیاوازە لە دیدگای ئیدارەی بۆ ئۆباما چکە خۆی لە یەکێک لە دیبەیتەکان ئاگوتی من لە سەردەمی ئۆبامایە من جێگر بووم سەرۆک نەبووم بەڵام ئێستا کە وەکو سەرۆک جۆ بایدن دەبینین بزانین ئەجێندای تا چەند جیاواز دەبێ و چی بۆ ئەمریکا دەکات دەتوانێت جیاوازی دروستکە هەرچەنە پێشتر ئەم باشێت بەوەدا کە دەتوانێت ترامپ تێپەڕێنە بەڵام ناتوانێت جیاوازی دروستکات ئەگەر وابێ کە جیاوازی دروست نەکات چییە گۆڕێت ئەزانی کاک یوسف جۆ بایدن کەسایەتیە کە ڕێز لە دامودەستگای ئەمریکا دەگرێت ڕێز لە دامودەستگا دەستوریەکانی ئەمریکا دەگرێت بەو مانایی کە ناوەندەکانی بڕیار وەکو جاران ڕاوێژیان پێ دەکرێت و هەموو ئەو دامودەستگایانەی کە بە شێوەیەکی دەستوری لە ئەمریکا دامەزراون هەمویان دەبنە بەشێک لە داڕشتنی سیاسەتی ناوخۆ سیاسەتی دەرەوە نەوەک بە تاکلایەنە وەکو دۆناڵد ترەمپ کە هەموو شتێکی زیاتر ڕخنەیەکی زۆری لەسەر هەبوو نەک هەر لەلایەن پارتی دیموکرات کە پارتەکەی ڕکابەری بوو بەڵکو لەلایەن پارتەکەی خۆشی کە پارتی کۆماری بوو ڕخنەیەکی زۆریان لە دۆناڵد ترەمپ دەگرت لە هەندێک بڕیار کە نەدەگەڕاوە بۆ هیچ کەسێک یعنی بە تویتێک جارێ تویتەری کرد بۆ مینبەری بەڕێوەبردننی سیاسەتی ناوخۆی دەرەچی بە تویتێک بەیانیان تویتێکی دەکرد لەوانەیە ئێواران چەند تویتێکی دەکرد ڕۆژوە هەبوو 16 تویتی کردووە دۆناڵد ترەمپ بۆیە بە شێوەیەکی گشتی سیاسەتی دۆناڵد ترەمپ دەتوانین بڵێن سیاسەتێکی زۆر ناوازە یاخود نامۆ بوو بە دنیای سیاسەتی جیهانی نەک هەر سیاسەتی ئەمریکی یعنی دۆناڵد ترەمپ بەڕاستی کەسایەتیەک بوو کە بە دیدگای ئابوووریەوە خۆشی دەیگوت ئاشکرا بوو کە ینی خۆی بە ئاشکرا دەیگوت من کەسایەتیەکی سیاسی نیم کەسایەتیەک بوو کە زیاتر پاشخانێکی بازرگانی و ئابووری هەبوو زۆر باشە هەموو کەیسەکانی بە شێوەیەکی ئابووری دەبینی و وەکو مامەڵە ینی لەگەڵ یار و نێارەکانی مامەڵی دەکرد کاک یوسف یعنی دەیگوت بۆ نمونە سعودیا دەسمەلای بەڕێز چەندم دەستکەوێت لە پاراڵی شارەزا لە کاروباری ئەمریکا بەڕێز هەڵمەت ئێستا گوێت لە دەنگم هەیە با لەوە دەست پێ بکەین یانی لە کێبڕکەیەکی توندا جۆ بایدن 290 دەنگی هەڵبژارنەکەی بردوێتەوە تا ئێستا لە بەرامبەر 214 دەنگی کۆماریەکان و ترامپ و دەوترێت لە مێژووی ئەمریکادا بەم جۆرە یەک لە حیزبەکان پێشکەوتنی بەخۆیەوە نەبینیوە چۆن خوێندنەوە بۆم پێشکەوتنی دیموکراتەکان دەکەنەوە بەڵێ زۆر سپاس کاکیس بۆ بانگێشتەوە سلااو ڕێزیشم بۆ کاکارۆخ یاوەڕێ بەڕێزم ئەوەی ڕاستی بێم هەڵبژارنێکی زۆر تایبەت و جیاواز بوو لە هەموو هەڵبژارنانەی کە لە پێشووتردا ئەنجام درراون بەپێی ئەوەی کە ئەم هەڵبژاردنە کۆمەڵێک گۆڕانکاری بەسەر ئەو کلێشەیە هێناکە ویلایەتەکان جۆرێک لە دابەشبوون بەسەریانە هاتبوو لە بینی ریپەبلیک و دیموکراتەکان ئەگەر ببینی هەندێک ویلایەت ئەم جارە گۆڕانکاریان بەسەرداهات لە ویلایەتی
سابتە و گۆڕان بۆ ویلایەتی جوڵاواتە ئەجوڵێن لە بینی لە انتخاباتێک و بۆ انتخاباتێکی کە ئەجوڵێن بۆ نمونە لە جۆرجیا بۆ لە ئەریزۆنا نەڤادا کە ئەم سێ ویلایەتە پێشتر بە مڵکی ڕپبلیکەکان کۆماریەکان ناسراوە ئێستا دیموکراتەکان توانیان بۆ لای خۆیان ڕای بکێشن و لە 4 ساڵی ڕابردوودا ئەو شێوازە ڕفتارەی لە بەڕێوەبردننی دۆناڵد ترامپ کارێکی وای کرد کە دیموکراتەکان دیموکراتەکان بە کۆدەنگیەک لەم هەڵبژاردنەدا بێنە سەرخەت و تەواوی توانەکانی خۆیان سەرفکەن بەوەی کە بتوانن ئەم هەڵبژاردنە ببنەوە کۆمەڵێک یاری جوانیان لە هەڵبژاردنەکانە کرد کۆمەڵێک تەرکیزیان خستە سەر کۆمەڵێک شوێن کە جاری پێشوو لە هەڵبژاردننی پێشووە دەنگەکانیان نزیک بوو بەلای دۆناڵد ترامپەوە کە مسۆگەر بوو بۆ خۆی کاری زۆر زۆریان کرد بۆ نمونە لە ئەریزۆنا لە نڤادا دیموکرات کاریانە کرد هەتا ڕپبلیکەکان گاڵتەیان پێکردن کە ئەنوت پێویست ناکە خۆتان لەوێ هیلاک بکەن بەڵام بەپێی بەحث و لێکۆڵینەوەکانی دیموکراتەکان دەنگێکی گەنجی زۆر لەو شوێنانە هەیە ناڕەزایەتێکی زۆر لەو جێگانە هەیە ئەتوانن بۆ خۆیان ڕای بکێشن وەسلوب و هەڵسوکەوتی دۆناڵد ترامپ و تاکلایەنە ترسێکی لەناو ئەمریکیەکانە دروست کرد کە حەزیان بە دیکتاتۆر نییە وەتانێکە بینی لە چەند ڕۆژی ڕابردوودا هاواریان کردووەڵەن کۆتایی بە دیکتاتۆریەت هاتۆ کۆتایی بە فامیلیات ئەمریکیەکان فێر نین کچەکەی براکەی کوڕەزاکەی کوڕی خێزانەکەی ڕاوێشکار بێ و دەسەڵاتیان هەبێ شتانە لە ئەمریکا شتێکی زۆر تازە بوون و پێم وایە هەڵبژاردننی داهاتووش ئەگەر قورستر ئەبێت لەم هەڵبژاردنە چونکە بەهۆی ئەو گۆڕانکاری لە شتەی هەڵبژاردنەکانە ڕوویاوە. بەڵێ بەڕێز هەڵمەت لە ئەنجومەنەکانی دیکە لە پیران لە نوێنەران گۆڕانکارێکی ئەو تۆ ڕوویداوە هاتۆتە پێشەوە کە لە هەڵبژاردنەکانی پێشوودا نەبوو بێت بە شێوەیەکی گشتی زۆر گۆڕانکاریەکە لەوێ هێشتا یەکلایی نەبووتۆ لە بینی خۆتەزانێت تاوەکو بە شێوەیەکی گشتی کە ئەو دووسێ ویلایەتێکی هەڵبژاردنەکە تێدا کۆتایی نێت هێشتا دەنگەکان لەوانەیە ئاڵوگۆڕ بکات بەڵام بە شێوەیەکی گشتی لە سینەتا خۆی گرنگترینیان بۆ ئەمریکا و سیاسەتی خارجی سینەتە لە سینەتە هەتا ڕادەیەک دەنگەکانیان نزیکن لە بەیەک و بێ دەنگێک یا بە یەکسان یا بە دەنگێک کەمتر لە هەردوو لایە ئەمێنێتەوە ئەنی ئەوە نییە بڵێ گۆڕانکاریکی وا گەورەیە کە تەسیرە کاتە سەر بەڕێوەبرنەکە چونکە بە دەنگێک یا بە دوو دەنگ لە سینەتا زۆر قورساییکی وا دروست ناکەی لە سەر بەرامبەرەکە. بەڵێ ئەو کێبڕکێتوندەی کە هەردوو کاندید ینی نواندیان دروستیان کرد لە ناو ئەمریکادا کۆمەلگای ئەمریکی دابش کردووە بە دوو بەرە بەرەی دڵخۆش بەرەی دڵ ناخۆش ئێستا ڕۆژێکی نوێ کە لە ئەمریکا دەست پێ دەکات بەرە دڵ ناخۆشەکە چۆن مامەڵە لەگەڵ ئەو واقعادا دەکەن ئایا ئەو تێڕوانین و ئەو زیهنیەتەی کە خۆت ئاماژت پێدا ڕۆحێتە دیکتاتۆری کە دروستی کردبوو لە حکومڕانی ئەمریکادا کۆتایی پێ هاتووە و ئەمریکەکان بوونەتەوە کەسە ئاسایەکەی پێش 4 ساڵ چەند کاتی دەوێت خۆتەزانی تەبیعەتی هەڵبژاردن کاکارۆخ شارەزا لە ئەمریکا لە دوای هەڵبژاردن کۆمەڵێک گرژی و ئاڵۆزی و خۆ پیشاندان دروست ئەبێت و لەلای خەڵکە خۆشی دەڕبرێت لەلایەک ناخۆشی دەڕبرێت بەڵام ئەمانە بەردەوام ئەبن بۆ ماوەی هەفتەیەک لەوانەیە 2 هەفتەیەک ئەم حاڵەتش کۆتایی پێدێ بە ئەوەی کە بۆ دۆناڵد ترامپ تەسلیمی واقعەکە بێت و پیرۆزبایی لە جۆی بایدن بکات یاخودەوەتانی هەر بەردەوام بێت لەسەرەوەی کەیسەکەی ئەباتە کۆرت لێرەیە کە گەر بەردەوام بێت لەسەر ڕۆشتن بۆ سپرین کۆرت واتە دادگای دەستوری ئەوە ئەم تقریبەن دوو جیاوازیە هەر لەناو ئەمریکیەکانە پەیدا بێت بەڵام باوەڕ ناکەم تەسیرێکی وا لەسەر ژیانی خەڵک بکات یعنی ژیان لێرە ناوەستێ بۆ شتانە هەر بۆیە ئەم حاڵەتش کە خەڵکێکی زۆر بەشداری دەنگدانیان کرد لە بەتابەتی بۆ دیموکراتەکان زۆربیان کە لە سایەکان کە دەرەچێ باسەکەن زۆر حەزیان بە تێوەگلان بە سیاسەتەوە نییە دۆناڵد ترامپ وای کرد هەموو شتێکی مەشغوڵ کرد بە قەراراتەکانی خۆی و تاک لایەنەی خۆی عنی هەموو ئەمریکیەک مەشغوڵ بوو بە کارەکانی دۆناڵد ترامپەوە ئەمەش بوو هەستیانە کرد سەریەشەیەکە بۆیە ئەم بەم گەرم و گوڕێ بە تایبەتی گەنجەکان بەشداری هەڵبژاردنیان کرد. بەڵێ بەڕێ سەڵمەت میت ڕۆمنی یەکێک لە سیناتۆری کۆمارەکان دەڵێت دۆناڵد ترامپ کورسی سەرۆکایەتی جێناهێڵێ
پێشتر ئەم بابەتە تەنها لە میدیاکانە باس دەکرا، ئێستا هاتۆتە سەر ئاستی کەسایەتیە سیاسیەکان و بە تایبەتیش لە ناو حیزبەکەی خۆیدا. هەر بە فعلی ئەو تێڕوانینە چاوەڕوان دەکرێت کە ترامپ پۆستی سەرۆکی ئەمریکا بەجێنەهێڵێت؟ هەموو شتێک چاوەڕێکرێ لە سلوک و سوکەوت و قەراراتی دۆناڵد ترامپ ئەگەر سەیریکی ڕابردووی کارەکانی بکەین هەر لە هەڵبژاردننی پێشوە کە لە ناو کۆمارەکان هەڵبژاردنیانە کرد بۆ خۆیان هەر لەوێ هاوارێکرێ من نەتیجەی هەڵبژاردن قبول ناکەم. ئەم حاڵەتانە ڕوو ئەدا بەڵام ئەکرێتە سەر ئەوەی ئایا دادگا چ بڕیارێکەدا لەسەر ئەم وەزە کاتێک کە دادگای ئەگەر ئێستا بۆ نمونە دادگای ویلایەتەکان بۆ نمونە پنسیلڤانیا دادگاکەی کۆتایی بە هەردوو سکاڵاکەی دۆناڵد ترامپ هێناوە مادەم کۆتایی بە هەردوو سکاڵەکەی هێناوە کەواتە ڕێژەی هەڵبژاردن دەنگەکانیان لەوێ ئەلان کرد لە جۆرجیا بە پێی قانونەکە لە جۆرجیا کە ئەڵێگە دەنگەکان لە 1 پوینتەوە کەمتر بێ ئۆتۆماتیکی خۆیان ژماردنی بۆەکەنەوە و لەوێش زۆربەی بەرپرسانی هەڵبژاردنەکە حاکمی ویلایەتەکە ریپەبلیکەکانە ئەمانە تەسیرن ئەم حاڵەتەی دۆناڵد ترامپ وازنایەنم یا بەجێنەیەڵم تاکە ئەمەلێکی ئەوەیە کە لە سپریم کۆرت ئەم دادگای دەستوریە قەزەیەک لای بکاتەوەیش دڵی بەوە خۆشە کە زیاتر لە 5 کەسیان سەربەتی ریپەبلیکەکانن کۆمارەکانن وە کارێکی زۆر قورسیشە بتوانێت لەوێ بیباتەوە ئەگەر لەوێ سپریم کۆرت قەراری یەکلاکەرەوەیدا پێم وایە هەردوو لایەن ملزەمە بن پێوە چونکە ئەگەر لایەکیان ملزەم نەبن ئەوە دەستگا ئەمنیەکان ملزەمە بێ بە قەرارەکەی سپریم کۆرت یاخۆ دادگای دەستوریەوە. بەڵام کەواتە پرسی نەڕۆشتن پرسێکی چاوەڕوان کراوە کە ترامپ کورسی سەرۆکایەتی جێنەهێڵێت. آخر لێدوانی ئەڵێت من چاوەڕێی دادگاکەم و بەیانی بەحساب ڕۆژی دووشەمە تیمەکەی دەست دەکەن بە جوڵاندنی مەلەفەکانیان بەرەو دادگای دەستوری. یەکتر بۆ هەیە دادگای دەستوری لە ماوەی چەند ڕۆژێکە کەیسەکە یەکلایی بکاتەوە یاخود پێی بچێ یاخود ئایا کەیسەکە هەر وەرەگرێت ئێستا قەزیەکە لێرایە ئایا دادگای دەستوری کەیسەکە وەرەگرێت یاخود نا. کێشەکە لە بەردەم تیمی ترامپ ئەوەیە کە دڵنیانی لەوەی کە دادگای دەستوری کەیسەکە یاخود کێشەکە وەرەگرێت وەکو دۆسیەک و لێکۆڵینەوەی لەسەرەکە. زۆر باشە بەڕێز کاروخ لە هەگبەی 4 ساڵی داهاتووی جۆ بایدن کۆمەڵە مەلەف هەیە بۆ نمونە پرسی لێک نزیک بوونەوەی عەرەب و ئیسرائیل پرسی بەرنامەی ئەتۆمی کشانەوە لە ڕێکەوتنامەی ژینگا یاخود ئەوەی کە دەوترێت چەقی ململانێ پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کامیان دەبێتە پرسێکی سەرەکی و خێرا بۆەوەی کە ئەو لاسەنگیانەی کە خۆشتان ئاماژەتان پێدا کە ترامپ دروستی کردووە بایدن ڕێکی کاتەوە. بەڵێ کاگوسف بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارەت دەمەوە حەزەکەم ئاماژەیەک یان ئیزافەیەک لەسەر قسەکانی کاک هەڵمەت بکەم. خۆی لە نەریتی دیموکراسی ئەمریکایە هەمیشە لە کاژمێر لە ڕۆژی هەڵبژاردن دوای داخستنی سندوقەکانی دەنگدان و دوای ئەوەی کە لە هەموو ویلایەتەکان دەنگدان تەواوە بێ شەوەکەی لە نێوان کاژمێر 11 هەتاوەکو 1:30 شەو لە هەموو خولەکانی پێشووتری هەڵبژاردننی ئەمریکا هەردوو بربژێرەکە وتارێکیان دەبوو بربژێری براوە وتاری سەرکەوتنی دەدا و بربژێری دۆڕاویش وتاری دۆڕان و تەسلیمبوونی دەدا و تەلەفۆنێکی بۆ بربژێری براوە دەکرد وەکو نەریتێکی دیموکراسی پیرۆزبایی لێ دەکرد. ئەمە بەڕاستی لە زۆربەی بڵێن خولەکانی پێشووتری سەرۆکایەتی ئەمریکا ئەومان بینیوە کە دیموکراسی یاخودیاری و گەمەی دیموکراسی بردنەوە و دۆڕانە. کاتێک کە بربژێری سەرنەکەوتوو دەزانێت کە یاریەکەی نەبردۆتەوە و دۆڕاوە بە ڕوحیەتێکی ڕاضی وەری دەگرێەوە وەکو دەڵێ the game is over یعنی یاریەکە کۆتایی پێدێ و دان بە دۆڕانی خۆیان ئەنێ بەڵام ئەوە چاوەڕوان نەکراوە لە دۆناڵد ترامپ چونکە کەسایەتیەکە بەڕاستی ئێوێ شەڕی دەستوری بکە شەڕی برین مەحکەمەی دەستوری یان دادگای باڵایەن ئەوە کە پێدەگوترێت سوپریم کۆرت دادگای فیدرالی بەڵام لێرەژە ئێمە ڕوبەڕووی ئەوە دەبینەوە یەکەمیان ئەم سکاڵانی دۆناڵد ترامپ لەسەر بژاردننی دەنگەکان هەیەی دەبێ بەڵگەی حاشا هەڵنەگری هەبێ
کە تاوەکو ئێستا پێم وانە بەڵگەیەکی وای لەبەردەستا بێ ئەمە یەک دوو ئەگەر دادگای فیدراالی یاخود دادگای ویلایەتەکان نەیانتوانی ئەم کێشانە چارەسەر بکەن اینجا بەرزەکرێتەوە بۆ سپریم کۆرت یاخود بۆ دادگای باڵا. دادگای باڵاش ڕاستە لە نۆ ئەندام پێک هاتووە کە ئەندامەکانیان هەمیشەیین ئەم نۆ ئەندامە شەشیان کۆنزەرڤاتیڤن یان بەلای کۆماریەکانە ئەشکێنەوە و سێیان لیبرالن و بیر و باوەڕیان بەلای دیموکراتەکانە ئەشکێتەوە بەڵام چونکە دادوەرەکان سوێندیان خواردووە بە پاراستنی دەستوری ئەمریکا ناتوانن ئەگەر چی زۆری نەشیان کۆماری بن ناتوان بە هیچ شێوەیەک نەبۆ دۆناڵد ترامپ نەبۆ پارتی کۆماریش بیشتێنەوە ئەمە لەلایەک لەلایەکی تر پێم وایە کە هەر پارتی کۆماری خۆیان نایڵن کە چیتر دۆناڵد ترامپ زەربە لە پارتی کۆماری بدات چونکە بەڕاستی هەندێک گلەیی هەبوو لە دۆناڵد ترامپ لە ماوەی 4 ساڵی ڕابردوو کە نەک گلەیی هەر خەڵکی ئەمریکا و دیموکراتەکان بوو بەڵکو گلەیی لە ناو پارتی کۆماریش زۆر ڕوبەڕووی ترامپ دەبوویەوە ینی دۆناڵد ترامپ وەکو کاکەڵمەد ئاماژەی پێکرد پارتی کۆماری کردبووە پارتێکی بنەماڵەیی کەسی ینی کچەکەی خۆی ڕاوێژکاری بوو زاواکەی ڕاوێژکاری بوو هەندێک لە کەسوکار و بڵێندار و دەستەکەی هێنا بۆ ناو کۆشتی سپی کە ئەمانە لە سەردەمی سەرۆکەکانی پێشووترا بەڕاستی بەو شێوەیە نەبووە. ئەمە زۆر تێبینی و سەرنجیتر لەسەر دۆناڵد ترامپ هەبوو هەتا لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکانە لە کۆنفرانسی کۆماریەکانە ڕۆژی چوارەمی کۆنفرانسەکەی گواستەوە بۆ ناو کۆشتی سپی کە ئەمە بەکارهێنانی دام و دەستگای دەوڵەتە بۆ مەبەستی هەڵمەتی هەڵبژاردننی کاندیدی حیزبی کە ئەمە ناکرێ یاخود زەختی لە مایک پۆمپیۆی وەزیری دەرەوە کرد کە لە قودس لە کاتی سەفەری دەرەوەیە پەیامێک پێشکەش بکە بۆ کۆنگرەی پارتی کۆماری و ڕیکلام و بانگەشە بۆ دۆناڵد ترامپ بکە بۆیە پێم وایە پارتی کۆماری خۆیان دادەدادیتیان لەبەر دۆناڵد ترامپ ینی ئەگەر ئەو زۆر بڵێ من کۆشتی سپی جێناهێڵم ئەمە دەستور ڕێینادات چونکە لە 2021 واتە 2 مانگ و چەند ڕۆژێکی تر لە ڕووی دەستوریەوە ماوەی حکومڕانی دۆناڵد ترامپ بە شێوەیەکی دەستوری تەواو بێ و لەو کاتەوە لە نیوەڕۆی 2021 دۆناڵد ترامپ دەسەڵاتەکانی ئەکسپایرە بێ ئەگەر خۆی بە عشق و ڕزای خۆی کۆشتی سپی جێنەر نەهێڵێ خواحافیزی نەکە ئەوە هەر ئەوەی کە پێی دەڵێن سکرت سێرڤیسیان ئەمە ینی هەر حرەسەکانی کۆشتی سپی دۆناڵد ترامپ بەڕاستی دەخەنە دەرەوەی کۆشتی سپی ینی دەری دەکەن لە کۆشتی سپی بۆیە ئەمە چاوەڕوان ناکرێت چونکە پارتی کۆماریش ناوێ بەم شێوەیە مێژوی خۆیان ڕەشکەن و لە پێناوی دۆناڵد ترامپ کە دۆڕاندوویەتی لە یاریە کە دەبێت ئەطرافکە کە ئەمە یاری دیموکراسی یاریە تۆ کاتێک کە چۆن دوایی دۆناڵد ترامپ دەڵێ من ینی ڕازینیم بە میکانیزمە خۆ دۆناڵد ترامپ خۆی بۆ میکانیزمە بۆتە سەرۆکی ئەمریکا لەلایەکی تر لەم ویلایەتانەی کە کۆماریەکان کۆنگرسمانیان دەرچووە چ لە ئەنجومەنی نوێنەران لە ئەنجومەنی پیران چ سیناتۆر چ کۆنگرسمانیان دەرچووە هەندێک حاکمی ویلایەتیان دەرچووە بە هەمان میکانیزم لەم ویلایەتانە دەرچوون دۆناڵد ترامپ زۆر باشە ئەگەر وەڵامی پرسیارەکەم بیتەوە بەڕێزکارەوە ئەنی کامیان دەبێتە پرسێکی گەرم لە لای بایدن بەڵێ ئەولەویەتی یاخود ئەوەی کە پێی دەڵێن پرایۆریتی جۆ بایدن بۆ سیاسەتی دەرەوە چاکردنەوەی هەموو ئەو کەلێن و درزانەیە کە دۆناڵد ترامپ دروستی کردووە لە ناوەندە نێودەوڵەتیەکان لەگەڵ هاوپەیمانەکانی ئەمریکا لەگەڵ هاوپەیمانانی ناتۆ هەتا پێم وایە بڵێن ئەولەویەتی جۆ بایدن چارەسەرکردنی کێشەی ئێرانیش دەبێت لەوانەیە بە هەمان ئەو سیناریۆی 2015 ڕێکەوتنی 5 زیندوو نەکاتەوە بەڵام ئەگەریشی هەیە هەندێک گۆڕانکاری سادەی تێدا بکەوە ئێران دووبارە لەگەڵ ئێرانە لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن و بگەنە ڕێکەوتنێک چونکە ئێرانیش ئامادەی دەربڕیوە کە هەماهەنگی بکە لەگەڵ جۆ بایدن و لەگەڵ جۆ بایدنە ڕێکەوتنێکی نوێ یاخود هەمان ڕێکەوتنی 5 زیندوو بکەنەوە بەڵام کۆمەڵێک گۆڕانکاری تێدا بکەن و پێم وایە بەنسبەت کەیسی ئیسرائیل و عەرەبیش دۆناڵد ترامپ لەوانەیە بە هەمان ڕێچکەی دۆناڵد ترامپ بڕوە بۆ ئاساییکردنەوە و تەطبیقکردنەوەی پەیوەندیەکانی نێوان وڵاتانی عەرەبی لەگەڵ ئیسرائیل چونکە ئەمە پلانێکی لۆبی ئیسرائیلی و پلانێکی دەتوانم بڵێم ئایپاکە کە ئەوان زیاتر هەماهەنگ بوون لەگەڵ دۆناڵد ترامپ بۆ ئەوی کە ڕێکەوتنی سەدە دروست بکەن بۆیە ڕێکەوتنی سەدە پێم وانییە بە کۆتایی هاتنی دۆناڵد ترامپ کۆتایی پێ بەڵکو جۆ بایدن درێژە بەمە دەدا و
و زۆربەی ڕێکەوتنەکانی تریش جۆ بایدن وەکو باسم کرد دەچێتەوە ناو ڕێکەوتنی پاریس بۆ کەش و هەوا چونکە دیموکراتەکان زۆر قەناعەتیان بە مەسەلەی مەناخ و پاکردنەوەی ژینگە هەیە و کەمکردنەوەی CO2 هەیە و هەروەها ڕێکەوتن لەگەڵ چین هەوڵ دەدا بە شێوەیەکی دیبلۆماسی بگاتە ڕێکەوتنێک و ئەمریکا لەم شەڕە ئابووری لەگەڵ چینا دەربێنێ لەگەڵ ئەوەشە جۆ بایدنیش هەمان دیدگای هەیە بۆ ئەوەی کە چین لە قاڵب بداوە چین ئەم پەلکێشی ئابووریەی نەبێ و نەتوانێت کە کۆنتترۆلی بازاری جیهان کە لە ڕووی ئابوووریەوە وەکو لەگەڵ بەڵام بایدن رووسیا بە منافسی سەرەکی خۆی دەزانێت نەجارانی و بە هەمان ئاراستەسی زۆر ڕاستە اینجا کێشەکە لێرەیە ینی دیدگای جۆ بایدن ئەوەیە کە بتوانێت رووسیا لە قاڵب بداوە رووسیا بێنێتە سەر بێزی گفتوگۆ بۆ ئەوەی بتوانێت هەم ئەو ڕێکەوتنامەی کە پێی دەڵێن ڕێکەوتنامەی سنووردارکردنی دروستکردنی سەوارخی ئەوەی کە پێی دەڵێن درێژمەودا و هەروەها ڕێکەوتنامەی کەمکردنەوەی کڵاوە ئەتۆمیەکان و کۆمەڵێک ڕێکەوتنامەن کە پێشتر لە ناوەڕاستی هێشتاکانە مۆرکراوە کاتی خۆی لەگەڵ بڵۆکی سۆڤیەت ئەو کاتە سۆڤیەت بوو پێشی ئەوەی رووسیا ببێتە میراتگری یەکێتی سۆڤیەت. زۆر باشە بەڕێز هەڵمەت نەورۆڵی یەک لەو ڕەخنانەی کە لە دۆناڵد ترامپ دەگیرە ئەو بوو کە وای لێ کردبوو کە نزیک ئەبێەوە لە دوژمنەکانی ئەمریکا و دوور ئەکەوتەوە لە هاوپەیمانەکانی مەبەستەکە زیاتر ئەوە بوو کە ئەمریکا لە کۆریای باکوور نزیک بووە لە ئەوروپیەکان دوورکەوتبەوە لە سەردەمی جۆی بایدن ئەم پرسە پێچەوانە دەبێتەوە ئەمریکا دوور دەکەوێتەوە لە کۆریای باکوور و نزیک دەبێتەوە لە ئەوروپا؟ زۆربەی سەرۆکەکانی جگە لە دۆناڵد ترامپ و زۆربۆشی کورد کە زۆر تاکلایەنە قەراریانەدا زۆربیان کەسانێکی ڕایۆشکارین بە تایبەتی جۆ بایدن هەبە کەسی ڕایۆشکاری ناسراوە بۆ لێکۆڵینی ورد لەسەر قەرارەکان ئەکات. پێم وای هەنێک شت هەیە کە استراتیجێتی ئەمریکایە لە ئەگەر بزانن شت نییە کە جۆن بایدن ئەو قەراراتانەی کە لەسەر سیاسەتی خارجی دۆناڵد ترامپ یاوێتی هەمووی ڕەبس بکات یان لێکۆڵنەوەی لە یەکەم بزانن تا چەندە بۆ بەرژەوەندی ئەمریکا سوودمەندە. ئێمە نابێ بایدنێکی وەک بایدن کە سەیری بایدنەکەین ئەو بایدنە بێت کە جێگیری سەرۆکی سەرۆک کۆمار بۆ یاخود بایدنی سینەت بۆ چونکە ئێستا بایدنێکی سەرۆک کۆمارە کاتێک کە جێگیری سەرۆک کۆمار بۆ دەسەڵاتی کەمتری هەبووە ئێستا سەرۆکی تەواوی دام و دەستگاکانی ئەمریکایە و بە قەناعەتی من بە تەئکید نزیکبوونەوەیکی تەواو لە ئەوروپیەکان و هاوپەیمانەکانی ئەکاتەوە بە شێوەیەکی گشتی هەتا لە وتارەکەیشەوە لە چەندین وتاریشە باسی کردووە کە ئەگەڕێتەوە بۆ ئەو جۆرە لێک تێگەیشتنی کە لەگەڵ هاوپەیمانەکانیان لە پێشتر هەی بۆ قەزەیە رووسیا بە تەئکید من پێم وایە هەر بایدن لە ئەگەر سەیری وتارەکانیشی بکەین خوێندنەوەی بۆ وتارەکانیشیان بکەین زۆر بە توندی بە قورسی بەرامبەر بە رووسیا وەستاون و رووسیا بە مەترسیە زانن بە تایبەتی لە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا و جمجوڵەکانی رووسیا چ لەگەڵ ئێران چ لەگەڵ چ لە سووریا بۆیە من پێم وایە بەرامبەر بە رووسیا تو نەبن بەرامبەر بە کۆریا ئارەکان زۆر خوێندنەوەی بۆ بکەین وەکو پێم وتی هەموو ئەم حرەکانی کە بایدن لە داهاتوو ئەیکاکەوێتە سەر ئەوەی تا چەندە لە ئاستی بەرژەوەندەکانی ئەمنی قەومی ئەمریکای کارەکانیشیان هەمووی لەو حاڵەتە خۆی دەبینێتەوە بەڵام بەپێی ئەوەی کە بەپێ ڕابردووی بایدن و بەپی ئەو ماوەی کە لە حملەی هەڵبژاردنەکانی قسەی لەسەر کردووە لە بەرچاوی ئێمە ئەوە ڕوونە کە بایدن ڕوئایەکی جیاوازتری ئەبێ لە دۆناڵد ترامپ وە گەڕانەوە بۆ ڕێککەوتنە ئەتۆمیەکە یەکێکە لە ئەگەرەکان لەگەڵ ئێران و لەگەڵ رووسیا زیاتر تونی دەکات بەپی ئەو بیرکردنەوانی کە خۆی هەیە خۆیان بە رووسیا چونکە دیموکراتەکان ئێستا جۆرێک لە کاردانەوەیکی خراپیان هەیە بەرامبەر بە ڕووسەکان چونکە ڕووسەکان بە گەیاندنی زانیاری ناڕاست بە دۆناڵد ترامپ و تیمەکەی ئەزانن لەسەر دیموکراتەکان هەر بۆیە چەند جارێکیش لە ڕاگەاندنەکانە بڵاویان کردوێتەوە کە ئەیجنتە سیخوڕەکانی رووسیا جوولانی کە یەکێکە لە ڕاوێژکارەکانی یاسایەکانی دۆناڵد ترامپ هەڵ ئەسوڕێنن ئەمانە تەسیریان ئەبێت لەسەر
داهاتوی ئەمریکا لەگەڵ رووسیا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە. بەڵێ گرنگترین بابەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەک لە گرنگترین بابەتەکان پرسی بەرنامەی ئەتۆمی ئێرانە. حەسەن ڕۆحانی لە پەیامێکیدا دوای دەرچوونی جۆ بایدن ئاماژە بۆ دەکا یاخود هیوادارەکە ئەمریکا و هەڵەیە کە لە ڕابردوویە کە مەبەستیان زیاتر ترەمپە کردوێتی بەرامبەریان ڕایوەستێنەوە پێچەوانەکەی بکەن وەک جۆرێک لەوەی کە دەیان هەیە بەرنامە ئەتۆمیەکە زیندووکەنەوە. پرسیارەکە ئەوەیە ئەم پەیامە دەگاتە جێگەی خۆی و ئەوان ڕێکەوتنامە ئەتۆمیەکە زیندوو ئەکەنەوە لە کاتێکدا 4 ساڵێک نابێتەوە سێنراوە؟ وی ئەگەر ئێمە کەمێک ورتر سێری کارەکانی دۆناڵد ترامپین لە بەرامبەر ئێرانە پێم وایە ئەو لێکۆڵەنانش کە زەرێکی زۆری بە بەرژەوەندیەکانی ئێران لە ناوچەکە گەیاندووە. بەڕاستی یعنی دەورێکی کاریگەری هەبووە لەسەر ئێران و ئێرانیشی بە ینی کۆمەڵێک بچووکردنەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا دەست پێ کرد. پێم وایە ئەمە تەسیری ئەبێ لەسەر دیموکراتەکان. پێم وایە ئەم جۆرە کاردانەوەی کە دۆناڵد ترامپی بۆ بەرامبەر بە ئێران وە سەرکەوتوو بوون تیا نەچێت لە بەرامبەر بە ئێرانە سیاسەتی دۆناڵد ترامپ سەرکەوتوو بوو. ئەوەش بەپی لێکۆڵینەوەکان کە لە ئەمریکا دەرچووە بە هەتا بەوە ناوزەندەیەکن تاکە سەرۆکێکە لە ئەمریکا توانین بێتی بەم جۆرە مامەڵە لەگەڵ ئێرانەکان بکات. ئەمە دەرەنجامێکی هەیە. ئایا ئەم دەرەنجامە تەسیرەکاتە سەر داڕشتنی سیاسەتی خارجی سەر لەنوێ لەلایەن دیموکراتەکان و یاخود نا؟ ئەگەر ئێمە سەیری ڕێکەوتنە ئەتۆمیەکە بکەین بەڵێ ڕاستە لە جاری پێشوە بایدن دەورێکی کاریگەری هەبووە لەسەر ئەو ڕێکەوتنە ئەتۆمیە، بەڵام لە پێش بایدن و ئۆباما ئینتاجێکیان نەبووە بەرامبەر بە ئێران، کاردانەوەیەک نەبووە بەرامبەر بە ئێران کاڵسەنگاندنی بۆ بکەن. تا کاڵسەنگاندنێک کە هەیە بۆ سەردەمی بۆش بۆ لە عێراقا. ئێستا ئەگەر ئەمانە دامەزراون یوسف بە هەڕەمەکی قەرار نادەن، ئێمە نابێ سەیری دۆناڵد ترامپ بەرەز هەڵمەت. بەڵام ئەوەی ئەو دەستەواژەیەکێ لەسەر دیموکراتەکان دەوترێت کە دیموکراتەکان سیاسەتی دەرەوەیان نەرمە یاخود بڵین گرنگی زۆر پێ نادەن، زۆرترین تەرکیزیان لەسەر ناوخۆی ئەمریکایە. بۆ ئەم خولە هەر بەو ڕیتمە بەردەوامە بن یاخود پێچەوانی دەکەنەوە؟ بەڵێ خۆی ئەوە هەر تەبیعەتی هەسوکەوت و سلوکی دیموکراتەکان قەناعەتیان وایە بژانەوەی ئابووری ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجەکان و دروستکردنی باشکردنی بژێوی ژیان لە ناو ئەمریکادا هۆکاری سەرکەوتنیانە بۆ ئەو ئەجندایی کە وەکو حیزب دای ئەڕێژن و قەناعەتیشیان وایە کەمتر وەسائلە خارجیەکان تەسیری هەیە لەسەر دەنگدەری ئەمریکی. بۆیە ئەمە وەکو بۆ بە بنەمایەکی سەرەکی لە کارکردنیان کاتێک کە ئەبنە سەرۆک. بەڵام وەکو پێم وتی دەرەنجامەکانی سیاسەتی خارجی لە سەردەمی دۆناڵد ترامپ تەسیریشی هەیە لەسەر ئەم کابینەی جۆ بایدن. بەڕێز هەڵمەت نەورۆڵی شارەزا لە کاروباری ئەمریکا سپاس کە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندا بووی، هەروەها بەڕێز کار و خۆشناو سەرۆکی ئینستیتوی کوردی ئەمریکی بۆ توێژینەوە. سپاس بۆ تۆش کە لە هەولێرەوە لەگەڵماندا بووی. ئێوەش خواتان لەگەڵ.